سلێمانی لە 160 کەرەستەی بیناسازی بۆ ناوەڕاست و خواروی عێراق دابین دەکات. لە دوای ئازادکردنی پارێزگای نینەوا و بە تایبەتی شاری مووسڵ لە دەستی چەکدارانی داعش ڕۆژانە بە هەزاران تەن شیش و چیمەنتۆ لە سلێمانیەوە ڕەوانەیە و پارێزگایە دەکرێت. لەگەڵ دەستپێکردنی پرۆسی ئاوەدانکردنەوەی مووسڵ تا ئێستا نرخی شیشی تورکی و شیشی سلێمانی $100 بەرز بووەتەوە. ئەگەرچی جۆرێک لە بارگرانی لەسەر شانی هاوڵاتیانی هەرێم دروست دەکات، بەڵام بە بڕوای خاوەن کۆمپانیەکان قازانجی بۆ بوژانەوەی ئابووری سلێمانی و زیاتربوونی هەلیکار هەیە. ئەمە دەرفەتێکی زۆر باشە. ئێمە چەندین ساڵە هەلی وامان بۆ نەگونجاوە، دەرفەتی وامان بۆ نەگونجاوە. جا ئێستا لەم کاتە هەنار دەکردن خۆی ئەبێتە هۆی سەرکەوتنی ئابووری ئەو منتیقەیە. مانگە لەمە بەر شیشی ناوخۆ لە حدودی 420 بۆ $30 بوو هی ناوخۆ، ئێستا لە حدودی $520 تقریبا $100 شۆ دەسەر. شیشی تورکی لە حدودی $500 بوو، ئێستا لە حدودی $600. بۆ بە تایبەتی مووسڵ نا بەس بۆ ناوەڕاست و خواروی عێراق بە هەزارەها تەن شیش و چیمەنتۆ ئەڕاتە دەرەوەی هەرێمی کوردستان. بەپێی زانیاریەکان لە سلێمانی 3 کارگەی بەرەمێنانی شیش و چەندین کارگەی بەرەمێنانی چیمەنتۆ هەیە. لە هەولێر تەنها 1 کارگەی بەرەمێنانی شیش هەیە. ئەوە ژوای کردووە خواستی ئەو کەرەستانە زیاتر ڕوو لە سلێمانی بکەن. توانای بەرەمێنانی کارگەکانی سلێمانیش ڕۆژانە 80,000 تەن شیش دەبێت. ئەوەیە ئەم ڕیفراندۆم بۆتە هۆی وەستایی ئابووری ڕکودی اقتصادی، یعنی خەڵک ئێستا ئەترسێت ناوێرێت. با بڕوای ئابووری ناسێک گەر باس و خواسی ڕیفراندۆم و ترسی دەرەنجامەکانی نەبوایە، بازاری هەرێم زیاتر دەبوژایەوە. دەژڵێت هەناردەکردنی کەرەستەی بیناسازی بۆ ناوەڕاست و خواروی عێراق قازانجی بۆ ئابووری و بازاری سلێمانی هەیە و پێویستە حکوومەتی هەرێمیش ڕێکەوتنێک لەگەڵ کارگە و کۆمپانیەکاندا بکات بۆ ئەوەی نرخی کەرەستەکان لە ناو بازاری هەرێمدا بەرز نەبێتەوە. و ئەمەش کاریگەری هەیە لەسەر زیاتربوونی دەستی کار و هەلی کارکردنی کرێکاران، چونکە لێ نەشارمەوە لە ماوەی ئەو 2-3 ساڵی ڕابردووە ژمارێکی زۆری کرێکار ئیزن دراون، یاخود موچان کەم کراوەتەوە یاخود دەوامیان کەم کراوەتەوە. بەڵام بەهۆی ئەم بوژانەوەیەوە جارێکی تر ئەتوانین بڵین باشترە بێ بۆ ناوچەکانی سلێمانی بەتایبەتی. لە هەندێک وڵات پێوترێت ئۆڤەری ناوچەیی محەلی، ینی بۆ نمونە لەبەرەوەی ئێمە زەرەکەی وە زیانەکانی لە ڕووی ژینگەیەوە بۆ ناوچەکانی سلێمانی و دەوروبەرێتی، ینی ئەو کۆمپانیا زۆرانی کە دامەزراوە ئەو کۆمپانیانش بێ پاشەڕۆ نابن بێگومان، ئەتوانرێت حکوومەتی هەرێم وەکو ڕێکەوتنی لەگەڵ کۆمپانیاکانە بۆ ناوچەکانی سلێمانی و بۆ محافظەی سلێمانی ئەتوانێت گرێبەستێک یاخود بە شێوەی هاندانێک هەندێک ئاسانکاری بکات حکوومەت بۆ کۆمپانیەکان و کۆمپانیەکانیش بۆ خەڵک توانێت نرخی کەرەستەکانی بیناسازی هەرزانکەن بۆ خەڵکی ناوچەکە. لەگەڵ سەرەڵدانی قەیرانی دارایی و وەستانی پرۆژەکانی خانوبەرە خواستی کەرەستەی بیناسازی لە بازاڕەکان کەم بوویەوە. بە جۆرێک بەشێک لە کارگەکان ڕۆژانە نزیک بە 8 کاتژمێر بەرهێمێنانیان هەبوو. لە دوای دەستپێکردنی پرۆسەی ئاوەدانکردنەوەی مووسڵ و ناوچەکانی دەوروبەری بەرزبوونەوەی خواستی کەرەستە بە تایبەتی شیش و چیمەنتۆ بۆ ئەو ناوچانە بەرهێمێنانی کارگەکانی گەیاندووەتەوە 24 کاتژمێر و ئەوە ژوای کردووە هەلی کاری زیاتر بۆ هاوڵاتیان بڕەخسێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.